لمحاضرة پێشووە ئەمە شتێکمان دۆزیەوە بە ناوی بەرحاڵ دیستریبیوشنی پارتیکڵەکان بوو. دیستریبیوشنی کلاسیکال پارتیکڵەکان یان بڵێن دیستینگویشبل پارتیکڵەکان کلاسیکال پارتیکڵەکان کاتێک کە بەناو کۆمەڵە کۆمپارتمنتدا بە ئێنەرژی جیاوازەوە دابەشە بن ئێنەرژیەکانیان جیاوازانە ئیپسیلۆن ئایە یعنی مەسەلەن ئەمە لێرایە مەسەلەن NI پارتیکڵ چێتە خانەی ئایەمەوە بەم شێوازاتی ئەوە نییە شێوازەکە دابەشبوونەکان بە شێوەی ئەکسپۆنشیال یان هێزەییە. ئۆکەی ئەوانەمان هەموو دۆزیوەتەوە زد لێرە چیە پارتیشن فانکشن کە تعریفەکە ئەمەیە کە لێرای بنین بێتەشمان پیشاندا کە یەک لەسەر کەیتیە احتیمالی ئەوە NI پارتیکڵ بچێتە ئیپسیلۆن ئای بچێت یعنی وزەی ئیپسیلۆن ئای هەبێ تاوان NI دابەشی N چیە N هەموو پارتیکڵەکانە بەس ئایەکەمان خۆی چییە؟ ئایەکەمان خۆی ئەمەیە لێرایە لێرە ئەمە لێرە دابین لە کۆتایی ئەکاتەوە پرۆبەبلیتی دۆزینەوە زیدش خۆی چیە بریتە لە سیگمای ئەمە لێرە دێنین پرۆبەبلیتی ئەوە کە تۆ پارتیکڵەکانی تۆ پارتیکڵێکی تۆ یا پارتیکڵەکانی تۆ بچنە وزەی ئیپسیلۆن ئای ئەکاتە ئەوە ئەمەش حاڵەتێکی گرینگە. شتێکی زۆر گرنگ هەیە بڵێ پارتیشن ئۆف ئێنەرژی تیۆریم یعنی بڵێن سالیمێنراوی دابەشبوونی وزە بە هاوبەشی وەک باسم کردووە کە بڵێن تۆ پارتیکڵێک یا جسمێک لە فەزای سێبعدی ئەتوانێت بە سێ ئاڕاستا بڕۆ ئاڕاستی ئێکس ئاڕاستی وی ئاڕاستی زد وایە کابوو لێرە سێ فریدم دیگری هەیە ئەکس و وای و زد سێ فریدم دیگری هەیە ئەگەر ڕۆتیشنیشی هەبێ ئەو فریدم دیگریکی تێژێ بە چوار ئەگەر جوڵەی بڵێن دانستینگیشی هەبێ فریدم دیگریەکی کرد لە فەیز سپیسە چەند فریدم دیگریمان هەیە X و Y و Z و PX PY PZ جا لێرە شتەکە ئێمەوەیە بۆ ئەڤەرێج ئێنەرژی بۆ هەر دەرەجەیەکی ئازادی بۆ پارتیکڵە کاتە یەک لەسەر دوو کەیتی تی لێرە چیە تمپرێچەرە کەی بۆڵتزمان کۆنستانتە یەک لەسەر دوو کەیتیەکە هەر دەرەجەیەکی ئازادی بۆ هەر پارتیکڵە وزەکەی ئەوەندەیە زۆر گرنگە ئەمە. مەسەلەن ئەگەر تۆ N پارتیکڵ هەبێ باشە سێ دەرەجەی ئازادیان هەیە هەمویان وانە X و Y و Z سێ N پارتیکڵ مونو ئۆتۆمیکن مونو ئەتۆمیک N پارتیکڵ باشە سێ N مومنتم کوردینیشن و سێ N مومنتم کوردینیشن هەیە لە فەیس سپیسە و سێ N پۆزیشن کوردینیشن هەیە چونکە هەر پارتیکڵە سێ دانە PX و PY زدی هەیە X و Y زدی هەیە کەوابوو هەر پارتیکڵە سێ ڕەهەندی یعنی سێ دەرەجە ئازادی لە فەزای پۆزیشنە هەیە سیانێکی لە فەزای مومنتەمە هەیە ئەوە ختا ینی وەرە لە کۆردینێتی مومنتەم و کۆردینێتی پۆزیشن کەوابوو سەردەم چەند دانیانەیە سەردەم 6 دانیان 6N بۆ N پارتیکڵ هەر پارتیکڵە خۆ 6 دانی هەیە N پارتیکڵ 6N هەیە توتال ئێنەرژی بەعام ئەکاتە ئی یەکسانە بە کەی زائید VV پۆتێنشیاڵە کەیش کینێتیک ئێنەرژیە بەڵام بۆ فری پارتیکڵ ئەمە ئەم بیاکەن بە سفر مونو ئاتۆمیک و ئی کاتە ئەمە کاتە ئەمەیە کۆی هەموو پارتیکڵ هەر پارتیکڵێ وزەکەی چەندێکە کردەوە ئێنەرژیەکە کاتە PI توانی 2 لەسەر 2M کۆی هەموویانە کاتە ئەوە کابوو بۆ ئێرە ئەمە بەس پیمان هەیە ئەکسمان نییە ئەنیە بەس پیمانێ چەندانە پیمان هەیە N پارتیکڵمان هەیە PI PX هەیە PY هەیە PZ هەیە بەوە سیانی هەیە N پارتیکڵمان هەیە بۆ هەردانەیە یەک لەسەر دوو کەیتی کابوو وزەکەی ئەکاتە چەند ئەکاتە سێ لەسەر دوو N کەیتی وزەکەی ئەکاتە ئەمانە ئاسیەمان گەریانە بۆ سیستەمێ کە پێکاتووە لە مونو ئاتۆمیک پارتیکڵ N پارتیکڵشی تایە وزەکەی ئەکاتە ئەوەندە چونکە مونو ئاتۆم پازران ئەگەرەکە ئینتراکشن ناکەن کە بوو بیەکەیان سفرە بەس کەیەکەیانەمێتەوە کەش کێنێتێک ئێنەرژیە
ان بارتيكل كابو كاينتيك انرجي كوكانك كاتي اي لسدك بو ان اما بي اي وهني هرداني شانا هر كامل معنى يكسانا بس يعني شو ايش اي خوي شنيكا اكس بلين هركا بي كات خوي شنيكا بي اكس وبي واي وبي زد تيايا هر كامل معنى سي ان كراتي يك لسردو كيتي كاتي سي لسردو ان كيتي اما لا محاضره دوائيه اما يشي من بي بي ويا اوتان طبعا بي بي الثرموديناميك شيخوني بتانا اسا مثالي شي تير ليرا تو كومر سبرينغايا اماني بي سلمينين كيتيو مكار هنا امانوزيو اماني سماني بي سلمينين كبراسي هر فريدم ديجريك وزكية كات يقرا سردو كيتي ماني بي سلمين خسيك ما نكر من هر فريدم ديجريه وزكية افريجي وزكية يقرا سردو كيتيا يقرا سردو كيتيا اسا ماني بهيني بيسلمينين بماتماتيك بيسلمينين بوشي بو هارمونيك اوسيليتر هارمونيك اوسيليتر زين شيخو هارمونيك اوسيليتر بريتيا لا اشتي كا انرجيكيه ويا سبرينج كا معمولا كلا سبرينج جنبه بس بعام كده بس سبرينج بيشان مدري بي اي لسر بي اي 2 دو لسر دو ام زائد يك لسر دو كي اي اكس اي بو هردانه كان اوكي چند علامت هي ان دان علامت هي باشه سيجما اپسیلون اي يعني كوي همو امانه كات اما زائد اما لرا چند درجه ازادیته لرا 3 درجه ازادیته بو ان پارتیکل سي ان لرا چند درجه ازادیته 3 درجه ازادیته پی اکس پی واي پی زد بو چند درجه بو ان پارتیکل بس سي ان سي ان كات چند پی كواكاتا شش ان وزكي شركات چند وزي هذا درجه ازاديه يقرا سر كيتي بو شش ان لساديكات السي ان كيتي كابو بو سيستمك بيكات ولا معنا وزكي كات ما بس كان مخمن ثاني امانه اشتيك يديرا وش هو بيشو برينا بيشو اما جي بيبم تا يسمى سيستم كان مشي وازي بوتنشيال لك بارتيكل كان بيوصل خدي بارتيكل كان لك انتراكشن ناكن اجا بارتيكل كان لك انتراكشن كان فورمولا كان منظور زور الوزبه لك كارلك ناكن اوكي بو منو اتوميك شواتين بس ما نجري ديدغاي بدس بين الموضوع كان اوكي اذا انا بيسلمينين بهارمونيك اوسيليتر بيسلمينين ابو قلت سيستمي زور جوانا هم واقعيه هم ترادي خياليه اسانه جواب كان حتما جوابي حالته كان جوابي دقيق ووردي هي ولا لو متوانين بلين اوش تاني كجريمان ما كانوا بيسلمينين اوكي بروف فور هارمونيك اوسيليتر هي كاتا يعني انرجي بو هذا درجه ازاديه كاتا يقل سردو كيتي اي ما انرجي متوسطه كاتا شي فاشاكن كيتي ديستريبيوشن بو بمعنى اتنات وين كوي كيتو بلدا بشي دغ حتما او اي ماينس بتاي لغلا بي ما بيني ام probability مش بيني بس ديرات شونكا كونتينيوسا ليرا كونتينيوسا ابي سيجما كا بغوريبا ام سيجما يعني بغوريبا انتجرال متوسطي اي حسابكي اوتا انتجرالكي لا هنا لا سبيس فيز لا فيز سبيس يعني هم اكس تي هم بي اكس تي 1 دايمنشنال كابو بس دي بي اكس ودي اكس تي اي تي بي اسمها بتشي بدي بي واي ودي زد ودي بي او كان ترنيها دي واي ودي زد دي بي واي ودي بي زد نيها متوسط اي بدون انتجرال ترى سين اي اكسبوننشيالي ماينس بيتا ابسيلون باشا دابشي تقرا كحسبك ابي حتما اما بينها كرتي اما دابشي اما اي اكات ام تقرا اي حسبك اكات اي لرانوسي اي لرانوسي بس اما لراكي شيك معناها اما ديسكريتا اگر كونتينيوس بيت سيجماي نيا كيبا انتجرال باشا وقت كان زدكيش ما نبي انتجرال زدك ما نكليرا والسيجمايا ابي با انتجرال غير لسر چيا لسر دي بي اكس دي اكس دي بي اكس يعني مومنتم لراستي اكس يعني بس دي بي بس عندي اكس ما اكس بي كون او اكس انا حساباتك ها هو دي بي دي اكس باشا يستا
ئیە کەمان چەندێکە تێکرای ئیمانە بێ حەسێ بکەین یەکەمان چەندێکە یەکەمان نەبەیە داێنین تیاێکسەمان نانووسی بنووسی پی لێرەشە داێنین هەم لێرە هەم لێرە هەم لێرە باشە ئێستا باشە دوو دان ئەنتیگراڵە دوو ئەنتیگراڵە ئاسانە و هینی مەکەن هەردووکیانەوە ئەبێ لە ناو ئەنتیگراڵەکانەوە ئەمە کەڕەتی ئەماکەین ئەمە کەڕەتی ئەماکەین ئاوای لێدێ جیاکەینەوە داوەشی ئەمە باشە ئەوە لەکوێ هێنەوە مەلا لەرەوە هێنەوە ئەوە سکە لەسەرەوە باسم کرد وتم ئەوە بەو شێوازەیە بە دەستەکانێ ئەوما لەرەوە هێنا وتم ئەمە باسیشم کرد لێرە دەمی ئاماژە بێدە بە زەمە تۆزی ئاڵۆزەوە نییە ئێستا وەڕێگەیەکی کە هەور سادەتر بۆتان حەلاکەین پی ئەپسیلۆن باشە زیرۆ کاتە ئەمە کاتە ئەمە وایە ئەگەر بۆ هەر فانکشێنێ بێ ئفی ئەپسیلۆن زیرۆ هەرچیە بێ ئەکاتە سیکمای ئفی ئەپسیلۆن زیرۆ ئی ماینەس بێتا ئەپسیلۆن زیرۆ سیکمای ئی ماینەس بێتا ئەپسیلۆن زیرۆ لە حاڵەتی کۆنتینوسە ئفی ئی یەکەی ئەنەرژیە بەس هەر فانکشنەری ئەنەرژی ئەکاتە ئفی ئی ماینەس بێتا ئی دی ئێکس دی پی ئەنتیگراڵەکەی تۆ ئەنتیگراڵە لەسەر ئێکس و لەسەر پی چکەچی تە مومنتم سپیسەوە بەس وان دایمەنشنە بەس ئێکس و پی ئێکسە هەیە لە خواریشەوە ئەینی شت ئێستا ئی حەسێبەکەی ئێمە ئفی یەکەمان چییە بەس ئیە ئەمەمان بەس ئیە ئفی ئی یەکسانە بە ئی وایە ئەوە ئی ئەمە لێرە ئی ئەمە لەسەرەوە ئەمەتەیە لە خوارەوە شەمەتەیە باشە خۆ یەکە چییە یەکە ئەمەیە ئەمە ئەسەمە بخەمەوە ئێرە ئەبێتەوە بەوەکەی پێشتر هەبوو ئاڵۆسرە بێ وانە بەدوای ناکەم دەم چیەکەم سێری لە بکەم ئی ماینەس بێتا ئەپسیلۆن زیرۆ ئەمە وەکو چی وایە ئەمە وەکو وایە ئەمە بەپی بێتا داتاشی بێ یەکە دێتە پشتەوە خۆ تاقی کەرەوە داتاشراوەی ئەمە بەپێی ئی بەپێی بێتا ئەکاتە ماینەس ئی دێتە پشتە وایە بەس ماینەسێکی بۆ دایانم بەڕێکەوە بێ کاتە ماینەس ڕۆندی بێتا ئی ماینەس بێتا ئەپسیلۆن دی ئێکس و دی پیەکە خوارج بۆ خۆی بێ ئەم ڕۆند بە ڕۆندی بێتا حەقی بەسەر دی ئێکس و دی پیەکەوە نییە بێتایە هێنە پشتەوە هێنا کاتە ڕۆند بە ڕۆندی بێتای ئەنتیگراڵەکە هەمووی ئەمە چییە ئەمە ڕێکەمی خوارەوە نییە بە کابوو ئەمە ماینەس ڕۆند بە ڕۆندی بێتای زێدە لە خوارەوەی زەدێکت هەیە ئەمە کاتە چی ماینەس ڕۆند بە ڕۆندی بێتای ئەمە فانکشێنێکە داتاشراوەکە بێرەوەیە ئەمە ڕێکەمەیە ڕۆند بە ڕۆندی بێتای ئەلێنی زێت لۆگاریتمی نەپەری زێت یا لۆگاریتمی زێت هەرچی معمولا ئێمە لەم دەرسا لە هەر شوێکا وتمان لۆگاریتم بەبەسمە هەر ئێلێنی زێدا یان لۆگاریتم لە بەیسی ئیە لۆگمان نووسی بوو یا ئێلێنمان نووسی بوو هەماشتا ئێستا وەرە زێت چییە زێدەمەیە باشە زێدەمێ دەینێ زدەکەمان ئەمە ئێسام زدە بکەیمە دوو کەرتەوە ڕۆند بە ڕۆندی بێتا ئێلایەنی زێت باشە ئەبێ زەدە حەسێ بکەین ئەمە تێگاڵە حەسێ بکەین باشە ئەم زەدەی کە لێرە هەبوو ئەبێ حەسێ بکەین جێری ئیەکە چی مەدانەوە بڕەکەی مەدانەوە ئەگەین بە دوو کەرتەوە ئەکسپۆنشیالی ئالفا زائد بێتا کاتە ئی ئالفا زائد ئی بێتا بەس ئەمە ئالفاکەمان توێ پی دوو لەسەر دوویم و یەک لەسەر دوو کە جیاکەینەوە ئەنتیگراڵەکان ئێستامە کۆکەیتەوە ڕێکەوێتەوە بەوە ئەمە بێنی تا ئەمە ناتوانانی بیجوڵێنی ماناتوانی بیجوڵێنی دی پی یەکە هەر شوێ داینێ بەس لە دەرەوەی لێرە داینێنی لە هەر شوێک توانانی حەزلێتوانین داینی ئەمە وای لێکەی باشە ئەکسەکانمان بە زیان نووسیە پیەکانیشمان بە زیان نووسیوە من ئەمە ئەنتیگراڵە ئازانم بۆ حەلی ئەمە دۆژەکە لە ناقص ئینفینیتی بۆ زائد ئینفینیتی لە ناقص ئینفینیتی ئەمە زۆر گرنگە ئی ماینەس ئالفا ئێکس و دی ئێکس یەکسانە بە ڕێگی پای لەسەر ئالفا دێنم بێتا لەسەر دوێم ناوێنم ئالفا یەک ماینەس یەک لەسەر دووکەی ناوێنم ئالفا دوو لێرە دایەنێم بوو بەمە ئێستا ئەوە بەکارە هێنم ئەوەت پی ئەوە کەڕەتی پی ئالفا دوو دێ ئەوە شکاتە ئەوە ئێستا جاتی ئالفا یەک و ئالفا دوو
پڕەکانیان دانێم ئەوانیان هاها لەگەڵ یەکە هاوشێوەن کارەتیەکە بندێنە دەرەوە بەس کەی لەسەر ئێمە کاتە ئۆمێگا ئەگەر سەری هارمونە بۆ سیلێتێر بکەی کاتە ئۆمێگا 2 پای بێتا ئۆمێگا وەکەی ماینەس ڕۆن بە ڕۆندی بێتای ئەلایەنی 2 پای لەسەر بێتا ئۆمێگا ئەمەش ئایتر ئەچەکانی دایەتاشم ئەوم حەسێب کردەوە زدەکەم حەسێب کردیاوە سێنم لێرە دایرم ئەلایەنی زد کاتە ئەوە ئێستا بەبێ بێتا دایەتاشم وەلە کۆتاییان فۆرمولە بەکارهێنم داتاشاوی ئێلەنە داتاشاوی ئێلەن داتاشاوی خۆیەتی لەسەرەوە دایانی دابەشی خودی خۆی تعریفەکەی هەرەوەی بۆ دایانێم و لە کۆتایی ئەوەی کە دەستمەکەوەیە کاتە کەی تی خۆتەم وەردەکاریەکەی بکەن داداشینەکە کاتە کەی تی چەند دەرەجەی ئازادیمان هەبوو 2 دەرەجەمان هەبوو چونکە بەس دی ئێکس و دی پی بوو یعنی دی پی ئێکس و دی ئێکس بەس 2 دەرەجەی ئازادی بوو کۆی 1 دایمێنشن بوو غازی 3 دایمێنشن نەبوو غازێکی خەیاڵی 1 دایمێنشنی بوو بۆ 2 دەرەجەی ئازادی کرد یەکەیتی کە ئەو بۆ 1 دەرەجەی ئازادی کاتە چەند کاتە 1 لەسەر 2 کەیتی ئێستا بزانین کە سێبسەوەکەی مانۆتۆمیک گاز چەندێکەکە مەزانین مانۆتۆمیک گاز گازێکە کە هیچ ئینتراکشنی لەگەڵ خۆ هیچی نییە بەس کێنێتێکی ئەنەرژی هەیە یەکێمەیە بۆ 1 مولکیول 1 ئەتۆمە 1 مولکیول ئەوەیە ئەمە کەیتی لەسەر 2 کەیتی لەسەر 2 کەیتی لەسەر هین مانۆتۆمیک غاز وەکو هێلیۆم ئایسێرۆسانە وەکو هێلیۆم و نێۆنۆمان هاڵێن کاتە چەند 3 لەسەر 2 کەیتی ئەی بۆ ئیندا ناکاتە چی ئینی لێرە دێتە ئێرە ئین کەیە کاتە ئار وانە ئیە کاتە 3 لەسەر 2 ئار تی ئین کەی ناوەنین ئاڕێتە لەو ژمارە مەشهورە ئێسانە سیۆ تێ بدۆزیتەوە کاتە ڕۆندی ئی بە ڕۆندی تی سیوی چییە سێرمال کەپاسیتانس لە پرەژەری کۆنستانتە کاتە 3 لەسەر 2 ئار ئەمەتان پێشتر حتمما بە سێوە داینامیکە